سڵاتان لێبێ بە هیوامتەن دروست باش و دڵخۆش من ئەزیزان من خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەمولایەکمان قبول کردبێت ئینشاءالله لە پرۆگرامی ئەو ڕۆژمدا زۆر خۆشحاڵم کە بوومەوە میوانی ماڵەکانتان ئەوڕۆ برنج بە پاقلەی حازرەکەم پاقلەم حازر کردیە طبعاً پێشترێ پاقلەکەم زەرد کردبوو ئەوجا پەلکەکەیم لێ کردیتەوە بۆ شێوەیە پاقلەکەم ئێستا پەلکەکانیم لێ کردیتەوە چکە نابی هیچ پەلکی پاقلەکەی پێوە بی و هەروەها برنجە تایبەتەکەی جیهانیشم هەیە لێرانە دوو پەرداخ برنجم هەیە و بە ئارەزی خۆت ئەتوانی کەم و زیادەکەی بەپێی ئەندامانی خێزانەکەت و جگەلەویش شبیتم هەیە لێرانە لەگەر خێو بیبەریشم هەیە ئەوە خواردنە سەرەکیەکەی منە ئەوڕۆ جگەلەوەش جەری دروستەکەم یاخود جەلاتینی پێرن بە میوەی بەڵام میوەی لە قوتو کراوە میوەی قوتیم هەیە وەروە توان میوەی فرێشش بەکارم بەڵام ئەوە تقریبەی تامی وەکو تامی مەرەبای وایە زۆر خۆشە تامەکەی سێوم هەیە لێرە هەنجیرم هەیە و هەروەها هەرمێشم هەیە سێ لە میوە تایبەتەکانی منن ئەوانە و جەلیشم هەیە جەلیەکەم بە تامی فراولێ تامی جەلیەکەم زۆر جیاوازە لە تامی میوەکانم تو بەڵی خۆت ئەتوانی گۆڕانکاری لەسەر بکەیت ئێستا دەستەکەین بە دروستکردنی برنج بە پاقلەکەم برنجەکەم وەچ باسم کرد برنجی جیهانە برنجەکەم لە ئاوەکەم چەند دقیق لە ئاو بمینێتەوە لە لایەکیدا ئەنم هەتاوەکو برنجەکەم لە ئاوێکەم دەم شبیتەکەی هوردەکەم لە ناو زەیتی سۆریەکەمەوە لەگەر پاقلەکەی و دوایی قیاسی برنجەکەم چەندە ئەوەندە ئاوی لە بۆ زیادەکەم لەگەر خێو بیبەری ئێستا دەستەکەم بە وردکردنی شبیتەکەم ئەو جا من بەدەستی چەپەش وردەکەم نازان بەدەستی ڕاستە شتی وردکەم ئەو پرسیارم زۆر لۆ دێکەلۆ دایمەن دەستی چەپە بەکاردێنم ئەمە ناتوانم بەدەستی ڕاستە هەندێک مشکلم هێ ناتوانم ئیش بکەم زۆر ورد ناکەین شبیتەکەی لەوەی لەناو برنجەکەی دیاربی چونکە لە کاتی سۆرکردنەوەکەی زۆر سست و لاوازە بیتن شبیتەکە یەک دەستکە شبیتم هەیە لە بۆ دوو پەرداخ برنجی تەنها ئەوەندە وردەکەم زیاتر وردی ناکەم دوایی ئەو تەباغە نازدارەکەیتم بێگومان تەباخەکەم ڕێدی ئیتاڵیە و لا پیشانگای سمارت لەم هاتی ئەو جە لەسەر ئەو تەباغە جوانەی خواردنێکی خۆش حازرەکەن کە برنج بە پاقلەکەمانە منجرم پێویستە لەگەر زەیتی جیهانم پێویستە پاقلەکەی سۆرەکەم و پاشان شبیتەکەی لە بۆ زیادەکەم ئەو جە ئاو لەگەر خێو بیبەری ڕەش دوایی ئەو برنجێکی لە ئاوم کردێ ئیزافەیەکەمە سەر ئەو بابەتانی لە ناو منجەرەکەی هەیە ئەڕۆنێ سەر مەطبەخ و لەگەرم بن خۆشەویستانی من برنج بە پاقلەکەم لەسەر ئاگریدانێ هەتاوەکو برنجەکەم ئەکورێتن لێرە ئەمن جەلیەکەی دروستەکەم وەچی باسم کرد میوەم هەیە لێرە میوەی لە قوتی کراوم هەیە تامەکەی لەبەرەوەی پێم خۆشە تامی زیاتر وەکو مەڕەبایە لەبەرەوەی پێشتر ئامادەکرایەوە ئەوانە تامەش زۆر خۆشی هەیە سێو هەنجیر و هەرمیم هەیە جەلیەکەشم جەلی فراولەیە طبعاً لە بۆ جەلیەکەم لە بۆ هەر یەک چیست جەلی دوو پەرداغ ئاوی کوران پێویستە ئێستا میوەکانم ورد دەکەم ئەتوانی میوەی فرێشیش بەکاربینی بەڵام ئەگەر بتەوێت لە بۆ ماوەچی درەنگتر بیخۆی لە نمونونەکە میوەی فرێشەکەت بەکارهینە توانی پاش دو سعات و نیوەها لە ناو سەلاجی دابنێ ئەو جابی خۆی بەڵام ئەگەر میوەی لە قوت و کراوبی ڕاستە خۆکە جەلێکت سارد بۆ یەکسەر ئەتوانی پێشکەشی بکەی و بیخۆی هەرمەیەکە بەجددی بۆنەکی زۆر خۆش و تایبەتی هەیە ئەوڕۆ هەم خواردنەکەم خواردنە سەرەکیەکەم زۆر بەتامە هەم شیرینیەکەشم تایبەت لە بۆ ئەوانەی کە حەزیان لە میوەیە یاخود ئەوانەی کە منداریان هەیە زۆرجار مندارەکان میوەی زۆر بەکەمیە خۆن ئەمن یەکەکەم لەو دایکانێک کە بەردەوام بەو شتەوە زۆر ماندیمە کە مندارەکان میوەی ناخۆن هەرمەیەکەشمان ورد کرد لە پاشەوەی کە سێوەکەمان ورد کرد ئەوجا بەشێکەینە سەر ئەو قاپانەی کە جەلیەکەی تێدا پێشکەشەکەین وە بزانم ئەوەندە بەسە لەوەی جەلیەکەش ببی ئەو جەدەین ئێستا هەنجیرەکان بە هەمان شێوە هەنجیرەکە زۆر ناسکە بەڕاستی زۆر وردوکە و جوانە
شێوازی دروستکردنەکەی زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتامە بەڕاستی شیرینیەکە ڕەنگە برێم کە لانی تەندروستەکەی زۆر باشتر لەبەرەوەی هەم میوەیە هەم جەلیەکە شتێکی ئەو هاتێدانیەکە زەرەر بە خۆتیان بە منداڵەکەت بێنی و تامەکەشی زۆر خۆشە دروستکردنەکەشی ئاسانە لە هەر کاتێک کات و میوانە دەبێ بتەوێت شتێکی خۆش پێشکەش بکەی ئەوە ئەتوانی یەکسەر ئەو شیرینی دروست بکەی ئەوەندە بەسە ئێستا دەستەکەم با دروستکردنی جەلیەکەم وەچی باسم کرد لە بۆ هەر یەکچی جەلی دوو پەرداخ ئاوی گەرمم پێویستە ئاوەکەم کوڕاندیە ئەوە گەرمەکەی تێکەینە سەری وردە هەتاوەکو بە تەواوەتی جەلیەکە ئەتاوێتەوە تێچێدەین بەو شێوەیە تقریبا دوو پەرداخ ئاوی گەرمم تێ کرد شەکرەکەش بە تەواوەتی خەریکە ئەتافێتەوە جەلیەکە بە هەمان شێوە ڕەنیشی زۆر جوانە ئەوجا یەکسەر بە گەرمی پێش ئەوەی سارد بیتەوە تێکێنە سەر ئەو قاپانەی کە میوەکەی و جەلیەکەی تێدا پێشکەشەکەی بەڕاستی ڕەنجی زۆر جوانە بەو شێوەیەی توانی هێشتا هەر شتێک کە حەزت لێبی زیادکەی لە بۆی هەر شتێک لە بۆ جوانکاری بتەوێت ئەتوانی زیاد بکەی لە بۆی بەو شێوەیەی کەمەک لە ناو سەلاجەی دایانێت 10 دقەق تقریبای پاشەوەش برنجەکەم حازرە بیتن هەتا ئەو کاتێ ناوبڕێکی کورت وەرەگرم و ئەگەڕێمەوە سڵاتان لێبێ و ڕەمەزانتان پیرۆز خۆشەویستانی من بە هیوان مانجی ڕەمەزان بتە مانجی خێر و خۆشی و بەرەکەت لە بۆ هەموو ئینشاءالله خۆشەویستانی من خواردنەکەی من ئەوڕۆ کۆتایی پێات من زۆر حەزم لێیە تامی ترشی زیاد بیتن زاڵ بیتن یا لەنجەکەم بەو شێوەی دەرچوو کەمەچی دیکە هەناری لە بۆ زیاد دەکەین پرۆگرامی ئەوڕۆم کۆمەڵێک خواردن و سوپ هەروەها شیرینی دروست دەکەین بە درێژایی مانگی ڕەمەزان هەوڵەدەم فێرکاری خواردن و سوپ و زەڵاتە و شیرینی دابنم شێوازی دروستکردنەکەی زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتام فەرق ناکە کامێک پێشکامێت بەڵام ئەوەی گرینگە ئەوەیە یەکەم جار پێویستە سینگی مشکەکە پاشان پیازەکە و لە پاشان کەرەستەکانی دیکە خوانی نیگار ڕۆژانە کاتژمێر بێت خۆشەویستانی من خواردنەکەم حازر بوو بەو شێوەیە وەچی باسمان کرد برنج پاقلا لەگەر شبیتم بەکارهینە لەگەر خێو هەروەها بیبەری ڕەشیشم بەکارهینە لە بۆ شیرینێکەشم جەلی فراولەم بەکارهینە لەگەر میوەی لە قوتوکراوم بەکارهینە سێو هەرمێ و هەروەها هەنجیرم بەکارهینە زۆر بە ئاسانی ئامادابی لەگەر ڕۆژە زۆر بەتام و تایبەتە ئەوڕۆ زەڵاتێکی زۆر تایبەتی شمێکە لە ترشیاتی زەیتونە لە بۆ ماتی لەگەر زەیتونێکی زۆر نازدار بەڕاستی زۆر سپاسی ترشیاتی زەیتوناکەم کە هەمیشە بەسەر مەکاتەوە بە ترشیا بەتام و بە لەزتەکانی جگەلەوەیش سپاس لە بۆ ناوەندی فەرمانبەران کە هەمیشە پاڵپشت و پێداویستی ڕۆژانەی من دابینەکە سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی جیهان و سپاس لە بۆ بەرهەمە کارەبایەکانی پیشانگای سمارت کە هەمیشە پاڵپشتن لێرەدا پرۆگرامەکەم بە کۆتا دێ تا پرۆگرامێکی و ئێوارێکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ